ئەم ئیجراعاتی کە کراوە بەلادانی بەڕێوەبەری ژمێریاری پەرلەمانی کوردستان پەیوەستە بە قەزەیەکەوە ئەویش پشت بەسە بە راپۆرتێکە وردبینی پەرلەمان بە هاوکاری لەگەڵ لیژنەیەکە جەردی مفاجئی سندوقەکانی پەرلەمانی کوردستانیان کرد. دوایەوەی کە ئەو لیژنەیەمان ڕاستبات بە جەردی سندوقەکان دەرکەوت کە نەقز لە سندوقەکانی پەرلەمانە هەیە بە تایبەت دەو سندوقی کە لە لای خودی بەڕێوەبەری ژمێریاریە کە بەپێی یاسا نابێت سندوق لای بەڕێوەبەری ژمێریاری بێت چونکە ئەمێن سندوق هەیە کە دەرکەوت کەم و کوڕی هەیە و بەبێ مستەنەدی سەرف و بەبێ ئیمزای ئامر بسەرف مەبلەغی نزیکەی 40 ملیۆن دینارێک دیار نییە. ئەم راپۆرتە بەرزکرایەوە بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ناوی ژۆگەی ئیجراعاتێکی قانونی و ئیداری بڕیاریدا بە پێکهێنانی لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە دیارنەمانی ئەو بڕەپارەیە لە ژمێریاری پەرلەمانی کوردستان.